وەک کار و بەرنامەی لیستی کۆمەڵی دادگەری کە لە چوارچێوەی شەریعەتی ئیسلامایە، هەموومان یەک لیستین و یەک بەرنامە و یەک ئامانجمان هەیە و هەوڵی بۆ ئەیین. وەک بەڵێنێک بۆ خۆم و بۆ ئێوەش لەگەڵ خوای گەورە بەڵێنە دەین و دڵنیاتان دەکەینەوە کە پشتیوانی ماف و داواکاریە ڕەواکانتان بین و هەوڵی چارەسەرکردنیان بین. هیوادارم خوای گەورە کۆمەڵی دادگەری سەرکەوتوو بکا و کاندیدانی ئێمە چونکە کاندیدانی دەستپاک و پابەندن. ئێمە خزمەتکردن بە گەلی کورد بە ئەرک و مافی شەرعی خۆمانی دەزانین و بە منەت بە هیچ کەسێکی نافرۆشینەوە. یانزەی یانزە چاوەڕێی متمانەی ئێوەی بەڕێزین.